الزاوية البعيدة ويسجل الهدف الأول للفريق العراقي. متسلل الهدف الثاني للمنتخب الوطني. تحية ويسرني أن ألتقي. مؤيد بدري نووسەر و کۆمنتاری وەرشی دیاری عراق لە تەمەنی 88 ساڵی کۆچی دوایی کرد. وەرشوانانی زەمانی زوو هەر کاتێک گوێویستی ئەم مۆسیقایە دەبوون دەیانزانی ئیتر کاتی باسکردنی وەرشە و کاتی بەرنامەیەکی هەفتانەیە کەوا وەرشی تێدا شەن و کەو دەکرێت. أعزائي المشاهدين، اليوم يكون البرنامج قد أكمل 30 سنة وأسبوعا واحدا. مؤيد عەبدولمەجید بەدری لە دایکبووی 21 یازدەی ساڵ 1934 یەکێک بوو لە نیشانەکانی وەرشی عراق، پێشکەشکاری بەرنامە و کۆمنتاری وەرشی لە شاری بەغدا و لە ناوچەی ئاعزەمیە و گەڕەکی سەفینە لەدایک بووە. خوێندن و نووسینی بەر لە چوونە قوتابخانە فێر بووە. لە ساڵی 57 پەیمانگای باڵای پەروەردەی وەرشی لە شاری بەغدا تەواو کردووە. دواتر لە ئەمریکا بڕوانامەی بەکالۆریۆس و ماستەری لە زانستە وەرشیەکان بەدەستهێناوە. لە ساڵی 1963 تا 1993 بۆ ماوەی 30 ساڵ بەرنامەی وەرشی پێشکەش کردووە بە ناوی ڕیاضە فی ئسبوع. یەکەم کۆمنتاری وەرشی عراقیش بووە. کۆمەڵێک پۆستی لە دام و دەستگا وەرشەکانی عراق وەرگرتووە. گرنگترین نیشانسەرۆکی یەکێتی تۆپی عراق بووە. مؤید بەدری چەندین پۆست و نووسینی لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا هەبووە. یەکەمیان زنجیرەیەک بوو بە ناوی غەیث لە ساڵی 1957 وەک سەرنووسەری گۆڤاری سینەمای عراقی بەشی هەواڵی وەرشی کاری کردووە. سەرنووسەری ڕۆژنامەی مەلاعیبیش بووە. هەروەها ژیاننامەیەکی درێژی میدیایی هەبوو. دیارترینیان کۆمنتاری وەرشی بوو کە تەنانەت دوای خانەنشینبوونیشی لە ئامێشتی عراقیەکاندا مابوویەوە و دوای کۆچی دواییشی لە هزری هەمووان دەمێنێتەوە. مؤید بەدری لە تەمەنی 88 ساڵی و باهۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی سکوتلەندا کۆچی دوایی کرد. نتمنى لك التوفيق والتقدم للزهر. شكرا اخ رعد وشكرا ايضا لحسين سعيد. الله يسلمك وشكرا لعدنان درجان.